بەشی منەوە بێ دیار نەبێ لە تەوینم بۆچی مام چاوانە گەر باڵای تۆی پێ نەبینم شەو نەبوو بە دڵی پڕ هەنسکت بۆ نەنێرم چاو لە ئەسمانیادێ ئەسێرەت بۆ ئەبژێرم نامەڕۆ بەو قسانە ئەودەی زەجرم هەرەوڕۆ بەبێ تۆ نامێنم ئەمرم نامەڕۆ بەو قسانە ئەودەی زەجرم هەرەوڕۆ بەبێ تۆ نامێنم ئەمرم بەبێ تۆ ئەمرم هەزاران ئاخ لە دەستۆ لە شەیدایی دڵی خۆم لەو ڕۆژەی هاتیە سەرڕێم دەربەدەری عەشقی تۆم نازانیە زەروێش ڕۆژ نییە لێم نەبارێ ئەسرینی داخ و حەسرەت بەڕووما دێتە خوارێ دێتە خوارێ نامەڕۆ بەو قسانە ئەودەی زەجرم هەرەوڕۆ بەبێ تۆ نامێنم ئەمرم